16 نیسانی هەموو ساڵێک بە ڕۆژی ژینگەی کوردستان دیاریکراوە. نیگەرانیەکانی ژینگە دۆستان لەبارەی ژینگەوە زۆرن. کارکردنی بەردەوامی پاڵاوگەنە یاساییەکان، نەبوونی ڕێژەی پێویستی سەوزایی و چەندین بابەتی دیکە کە تاکو ئێستا وەک پێویستکاریان لەسەر نەکراوە. هیواداریشکم کە حکوومەت زیاتر بایەخ بۆی بدا ئەو پاڵاوگەنە یاساییانە کۆنتڕۆڵ بکاتن لەوەی کە چونکە هۆکارێکی گەورەنە لە بۆ پیسکەری هەوای شاری هەولێر. ڕۆژەی ڕۆناچی کە بتوانن بەردەوامی لەسەر بینن و بتوانن ڕێژەی نرخەکەشی وەلێکەن خەڵک پێویستی بە مۆلیدەکان نەبی، لە کارگەکان پێویستیان بە مۆلیدەی نەبی، نەک ئەتوو نرخەکەی زیادکەی لەولای کەسەکە بە ناچاری مۆلیدەی پێکاتن. باشترینشت ئەوەیە کە ئێمە پێوانەی ژینگەیمان بۆ هەموو شتەکانە هەبێ و حکومەت بەبێ ئەو پێوانەی ژینگەی ڕەزامەندی بە هیچ کارێک نەدا، بە هیچ داهێنان و پێشکەوتنێک نەدا و هەمان کاژدەوەکو هاوڵاتی و گلانەکانی کە هاوکار بن بۆ پرسی پاراستنی ژینگە. ئەگەر وانەکەین بێگومان ژینگە لە داهاتوودا خراپترە بێ و باشتر نابێت، چونکی ژینگە پەیوەستە بەوەی چەندە پیسکارەکان هەبن ئەوەندە کاریگەری زیاترە بێ و کاریگەری هەم ئێستا کاریگەری هەیە و هەم بۆنەوەکانی داهاتومان. بۆیە پێویستمان بەوەیە تاکێکی پەروەردەکراو عقڵمەندێکی تەندروست هۆشیار بێ بەرامبەر ژینگە، هەم ژینگە ئێستا بپارێزێەوە لە هەم داهاتووشدا. چەندین پلان لە بەڵگەنامەی خۆگونجاندن و کەمکردنەوە لە دەستەی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان پەسەند کراون. پێویستیان تەنیا بە جێبەجێکردنە، بە تایبەت لە سێکتەری ئاو و خۆراک و هەمەجۆری زیندەوەران و بەشێک لە سێکتەرەکانی دیکەش. پێویستە ئەو پلانانە هەیە لە بەڵگەنامەی خۆگونجاندن و کەمکردنەوە کە پەسەند کراوە لە دەستەی ژینگە و حکوومەتی هەرێمی کوردستان، بە تایبەتی لە بابەتی خۆگونجاندن لە سێکتەرێک ئاو و خۆراک و هەمەجۆری زیندەوەران جێبەجێ بکرێتن. هەروەها لەسەر بابەتی بەڵگەنامەی کەمکردنەوە بە هەمان شێوە لە سێکتەرەکانی پیشەسازی و بازرگان، لە سێکتەرەکانی کشتوکاڵ، لە سێکتەری سامانە سروشتیەکان، ئەو سێکتەرانەوەی کە دەبێنەوەی دەردانی گازەکان پێویستە کۆنتڕۆڵ بکرێتن و چاودێری بکرێتن بۆ ئەوەی بتوانین بابەتی کەمترین دەردانی گازەکان لە هەوادا دەربچێ لەو سێکتەرانە. بەپێی یاسای ژمارە 8 ساڵی 2008 کە لە خولی دووەمی پەرلەمانی کوردستان دەرچوو، ڕۆژی 16 نیسانی هەموو ساڵێک بە ڕۆژی ژینگەی کوردستان دیاریکراوە و ساڵانە لەو یادەدا چاڵاکی ژینگەی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت بۆ پاکردنەوە و خزمەتکردنی زیاتری ژینگە. بەڵام ئەمساڵ هیچ چاڵاکیەک لەو بارەیەوە ئەنجام نەدراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.